ئێمە کە بینە سەر ناوەڕۆکی خەڵکی شاری کەرکووک، خەڵکی کەرکووک داوای ئاشتیەکە، داوای ژیانەکە، داوای ئەوەکە کە دوا ڕۆژێکی گەشت هەبێ بۆ شارەکەی، چونکە خەڵکی کەرکووک هەر پێکەوە ژیاوە. بەس ئێمە زۆر جا کە باسی لەکەین ئەڵێن دایما خەڵکی کەرکووک قراری لە خۆی نەداوە، ئەوانەی بەرپرسە سیاسیەکانن کە ئایا لە هەرێمی کوردستان بێ یان ئایا لە بەغا بێ کە ئەوان زیاتر قەراریان داوە لەسەر دوا ڕۆژی ئەم شارە. ینی بەداخەوە کە ئێمە دێن سێرەکەین کە خەڵکی شاری کەرکووک لە 2005ەوە نە مەجلس محافەزە، نە قەزا و نە ناحیەی شاری کەرکووک هیچ دەنگدانێکی بۆ نەکراوە. بۆیە یعنی ئەمەش ڕەنگی داوەتەوە سەر وەزعی ئەم شارە. خەڵک پێویستی بە گۆڕانکاریە، خەڵک پێویستی ئەوەیە کە زیاتر پرۆژەی بۆ بکرێ، خزمەتی بۆ بکرێ کە هەتا دوور بێتەوە لە ئەو بیر و بۆچوونە تەسکانەی کە هەستی برایەتیان لە ناوە ناچێنێت کە زیاتر هەستی جیابوونەوەیان تیاچێنێت. لە دوای 2003 کە دەست بەکار بووین لێرە بەڕاستی ویستمان لە شتێکەوە دەستی پێ بکەین کەوا هەموو لەسەری ڕێکن. ئەویش مەسەلەی خزمەت گوزاریە لە ڕووی تەندروستی، پەروەردە، ڕێگاوبان و خۆشبەختانە بە هاوکاری هەواڵانمان و هاوڕێکانمان و خەڵکی کەرکووک ئێمە توانیمان لەو ڕووەوە بە شێوەیەک پێشکەوین کە کەرکووک جیاوازیەکی زۆر ڕوونی هەبوو لەگەڵ پارێزگاکانی تری عێراقە کە بە هیچ شێوەیەک نیان نەتوانی پارەی خۆیان سەرفکەن یا پرۆژەیەک بکەن بۆ خەڵکی شارەکە. ئەمەش بووە هۆی ئەوەی کەوا ئارامیەک دروست بێ لە بینی پێکهاتەکانە لە ئەنجومەنی پارێزگا لە ناو خەڵکە و نەتیجەی ئەمەش لە هەڵبژاردنەکانە دەرکەوت کە ئەو خزمەت گوزاریە تەئسیرێکی باشی خۆی هەبوو. بۆ یەکەم جار عەرەب و تورکمان لە کەرکووک دەنگیان دە بە کاندیدی کورد بە لیستی کوردی. ئەمڕۆ ڕۆژی دەنگدانە، بە بەدەستهێنانی دەنگ هەموو شتێک دەکرێت. بۆ نمونە تورکمان یەک یان دوو کورسی بەدەستهێنا، لەبەرەوە ناتوانێت لە پەرلەمان شتێکی ئەوتۆ بکات. ئەوەش هیچ پەیوەندێکی بە ژمارەی دانیشتوانی پێکهاتەکانەوە نییە، چونکە کورد هەیە دەنگ بە تورکمان دەدات، تورکمانیش هەیە دەنگی بە کورد داوە. ئەوەش پەیوەندی بە ئیشکردنەوە هەیە. بۆ نمونە پارێزگاری کەرکووک زۆر ئیشی کردووە. پارێزگار بیر لەوە ناکاتەوە لەبەرەوەی کووردە تەنیا خزمەتی کورد بکات. نەخێر، ئەو ئیش بۆ کورد و عەرەب و تورکمان دەکات، ئیش بۆ هەمومان دەکات. بۆیە لە کاتی هەڵبژاردندا خەڵک تەماشای کرد پارێزگار ئیشمان بۆ دەکات. لایەنی دیکەشەن کە ئیش دەکەن، لایەنە تورکمانەکانیش ئیش دەکەن، بەڵام خەڵک بە عەقڵی خۆیان دەنگ بۆوانە دەدەن کە ئیشی زیاتر دەکەن، چونکە ئێستا ڕۆژی دەنگدانە. مەسیحیەکان نەهامەتی زۆریان بەسەرهات، تەقانەوەی گوند و کەنیسەکان، بە تایبەت ئەوەی لە مووسڵ ڕوویدا. گروپی داعش مەسیحیەکانیان دەرکرد و هەموو مڵک و کەنیسەکانیان داگیر کرد. ئەو ناسنامەیان لێزەوتکردن کە عێراقی بوونی مەسیحیەکان دەسەلمێنێ. دەڵێم خودایە لەو بەڵایەمان پارێزە. ئیدی لە ترسی داعش کە ئێمە نازانین کێن، بەڵام هاتن و مەسیحیەکانیان لە مووسڵ دەرکرد و تەقانەوەی کەنیسەی نەجات و ئەو تەقینەوانەی کە لە ماڵی خێزانە ئاینەکانی کەرکووک ڕوویان داوە وەکو تەقانەوەی کەنیسەی گۆرگیز مەسیحیەکانی ترساند. بۆ ئەوەی مەسیحی عێراق لە ناو نەچێت خۆیان ڕزگار دەکەن و بۆ دەرەوەی عێراق دەڕۆن. ئەوانە لە هەرکوێ بن عێراقین. هم عراقيين وين ما يروحون. ئەوەی لە مووسڵ دژ بە مەسیحیەکان کرا بە جۆرێک منی ترساندووە، تەنانەت شەوانیش خەویان پێوە دەبینم. لە دووشت دەترسم. یەکەم ئەوەی کە لە مووسڵ ڕوویدا،
نەک تەنیا من بەڵکو هەموو مەسیحیەکانی خستۆتە ناو ترسێکی گەورەوە. دووەم ڕفاندن، زۆر لەو دوانە دەترسم، بەڵام لە تەقینەوە ناترسم. دەڵێم یەڵا لە تەقینەوەدا هەر کەسە و خۆی و چارەنووسی خۆی. من ناترسم، دەچمە بەغدا، دەچمە هەولێر بۆ بازارکردن و سەردانی دکتۆر. دەڵێم هەر لە کاتی تەقینەوەدا هەر کەسە خۆی و قسمەتی. بەڵام لەو دوانەی دیکە زۆر دەترسێم. درنگ بێنەوە ئیدی بەردەوام تەلەفۆنیان بۆ دەکەم، تەنیا لە ترسی ڕفاندن. ئێمە وەک مەسیحی ئاشتی خوازین، ئازاری کەس نادەین و هیچ کات ئەوەمان نەبینیوە کە یەکێک لە ئاینی ئێمە بێت ئازار و ئەشکەنجەی کەسێکی دیکەیدا بێت. لەم نهێنیە تێناگەن. بۆچی ئازارمان دەدەن؟ بۆچی هەڕەشەمان لێ دەکەن؟ نازانم. جاران لە کەرکووک زۆر تەقینەوە دەکرا، بە تایبەتی تیرۆریستان لە ناوچە تورکمانیەکان تەقینەوەی زۆریان دەکرد. زۆر ئازاری خەڵک دەدرا، زۆر قەتل و عامی خەڵک دەکرا. بەڵام هێواش ڕەوشەکە بەرەو باشی دەڕوات، چونکە میلەت ئەمەی ناوێت. خەڵک حەز دەکات لە شارەکەدا وەک برا پێکەوە بژین. ڕەوشی تورکمان زۆر خراپ بوو، بەڵام ئێستا باشترە و کەمێک ژیان گەڕاوەتەوە سەر دۆخی خۆی و هەموو پێکاتەکان یارمەتی یەکدی دەدەن. دەیانەوێت ماڵێکی هاوبەش پێکەوە دروست بکەن. حەزبی بەعەز ئەم فەرق و جیاوازیەی دروست کرد. ئەوەش هێشتا کاریگەری لەسەر خەڵک ماوە. بەعەز تورکمانەکانی لە گەڕەکی تسعین دەرکرد بۆ شوێنەکانی دیکە. عەرەبەکانی هێنایە شوێنیان و ماڵی بۆ دروستکردن بۆ ئەوەی هەموو ئێرە بکات بە عەرەب، بەڵام سەری نەگرت. لەبارەی تیرۆریستان ئەمانە پاشماوەی سەدامن. لێرە نایانەوێت کورد و تورکمان وەک برا پێکەوە بژین. بە تایبەتی نایانەوێت تورکمان لەم شارەدا بژیت. هێشتا و عەقڵیەتە ماوە کە دەیەوێت فەرق و جیاوازی بخاتە نێوانمان، بەڵام ئێمە بە خۆشەویستی و برایەتی نێوانمان ئیشەڵڵا ئەوانە دەدەین بە زەویدا. دەڕۆن پەنا بەخوا، ئەمانە دەڕۆن و لێرە نامێنن. ئەو کارە خراپانە تیرۆریست ئەنجامیان دەدەن. ئەلبەتە لە یەکەم ڕۆژەوە کە داعش هات بووە هۆی ئەوەی کەوا ئێمە ئەو ڕێگایانە بگرین کەوا بۆ کەرکووک ئاهات و زەبتکردنی وەزعی ناوشار بە شێوەیەکی باش. ئەمڕۆ کاری تەرۆریستی زۆر کەم بووتەوە، بەڵام داعش مەترسی لەسەر ئەم شارە هەیە. بۆ داعش سیاسەتێکی حیزبی بەعسی تایە کە بە هیچ شێوەیەک قبول ناکە کەرکووک لە ژێردەستی حکوومەتی ناوەندی نەبێت و طبعاً بە تەماشا ئەو حکوومەتە ناوەندیە لە مستەقبەلا خۆی بێت. بۆیە ئەبینی هێرشەکەی لەسەر سنجار، هێرشەکەی لەسەر مەخمور، هێرشەکەی لەسەر کەرکووک، لە سعدیە و جەلەولا، ئەو شوێنانەی کەوا لە دەرەوەی هەرێم بوون پێش و هەمووی کردووە بە ئامانج. طبعاً کەرکووک زۆر گەورەترە، کەرکووک دەوڵەمەندترە لەو هەموو شوێنانە بە نەوتی بە غازی هەرچی وێژگەی کارەبای باکووری عێراق هەیە لە دەرەوەی هەرێم هەمووی لە کەرکووکە. جاوانی هەموو کردووە بە ئامانج. ئێمە چیمان کردووە؟ ئێمە هەڵبەتە هاتنی پێشمەرگە
ینی هەدەفی یەکەم بوو و بەدیهێنرا ئەمڕۆ پێشمەرگەیەکی زۆر هەموو کەرکووکە پارێزرێ بە عەرەب و کورد و تورکمان و کلد و ئاشوریشەوە و هەمووشیان ئێستا ئەمڕۆ ئەمە گۆڕانکاریەکی گەورەیە کە دەستخۆشی لە پێشمەرگەکەن. ئەمە 4 ساڵە ئاسایش پەسەند کراوە و کەس ئاعترازی لەسەر نییە و نەکەر ئەوەش ئێستا دەستخۆشیشیان لێ ئەکرێکەوە ئەمنی ناو شارەکەشیان پاراست. هەموو کاتێک مەترسی ئەوە هەیەکەوە کاری چاوەڕوان نەکراو لە نێوان کوردستان و لە نێوان بەغدایە ڕووبدا. بەڵام تا ئێستا ئەو تەوەجوهە نابینین لەو ڕووەوە. بەغدا بڕۆ کێشەیەکی زۆری هەیە لەگەڵ لە زۆر شوێنی عێراقدا، بەڵام ئێمە وەکو کەرکووک پێش هاتنی داعش تەنها لیوایەکی پێشمەرگەمان لێرە هەبوو کە ویستیان ئۆپەراسیۆنی دیجلە لێرە دامەزرێنن لە بەغداوە. ئێمە ئەمەمان ڕەت کردەوە. من باسی مانگی 6 2012 ئەکەم کە ئەمەمان ڕەت کردەوە. ئەمە جوابێ بوو بۆ حکوومەتی ناوەندی. ئەو وەختە داعشیش نەبوو، هێزیشیان زیاتر بوو، قووەتیشیان زیاتر بوو، بەڵام ئێمە لێرە لە کەرکووک ڕێگەمان بەوە نەدا. دوای ئەوە ئێمە خەندەقێکی 58 کیلۆمەتریمان بە دەوری هەموو کەرکووکدانا. لەبەر ئەوە ئێمە بۆ پاراستنی کەرکووک پێش هاتنی داعشیش، پێش زیادکردنی ژمارەی پێشمەرگەش ئێمە ئیجراعاتمان کردبوو و توانیمان بەرامبەر سیاسەتی هەڵە کە بەرامبەر بە کەرکووک بکرێ بوەستین. و ئێستا بە هاتنی پێشمەرگە و بەم ژمارەیە تەبعاً کەرکووک باشتر پارێزراوە، شەهیدێکی زۆر دراوە، بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە بە هیچ شێوەیەک هەرچیمان لە توانا هەیە بە گیان و بە ماڵ و بە هەموو شتێکەوە بۆ پاراستنی کەرکووک ئێمە ئەیهێڵینەوە و بەڕاستی تا ئێستاش لە حکوومەتەوە بە شێوەیەکی ڕسمی بە هیچ شێوەیەک داوای کشانەوەی پێشمەرگە نەکراوە. من هەز دەکەم ئێستا کورد هەوڵی داگیرکردن و فراوانخوازی دەدەن لەو شوێنانەی کە پێی دەگوترێت ناوچەی جێناکۆک، نەک تەنیا لە کەرکووک بەڵکو لە ناوچەکانی دیکەش. دەزانم ئەو بابەتە زیان بە کورد و عەرەب دەگەیەنێت. هیوادارم سەرکردایەتی کورد ئیستیغلالی ئەو دۆخە ناهەموارە نەکات کە دەوڵەتی عێراق و عەرەبی عێراقی پێدا تێدەپەڕێت بەهۆی داعشەوە. ئیستیغلالی ئەوە نەکەن بۆ ئەوەی دۆخی تازە دروست بکەن بەهۆی ئەوەی کە ئێستا عێراق دەوڵەتێکی لاوازە. خۆی ئەمە بووچوونێکی زۆر هەڵەیە. ئێمە کە پێشمەرگەمان نارد بۆ کەرکووک لەسەر داوای بەغدا پێشمەرگەمان حقیقەتێکە. جەنابی سەرۆک وەزیران مالکی خۆی داوای کرد کە ئێمە پێشمەرگە بنێرین بۆ کۆنتڕۆلی کەرکووک، چونکە لەو کاتەدا وەزعەکە زۆر ئاڵۆز و حاڵەتێکی وا هاتە پێش کە ئەگەر پێشمەرگە نەچووبا بۆ کەرکووک احتیمالە ترۆریستان کەرکووکیان بگرتەوە. مەسەلەکە ئەوە نییە ئێمە دەمانەوێ واقعی ئێستا فەرزکەین، بەڵام ئێمە بۆ سوالێک بە پێچەوانەوە بکەین. ئێمە نزیکەی 11 ساڵە چاوەڕێی بەغداین بۆ حەلی ئەو مشکلە، یعنی کەواتە ئێمە دەبێ 11 ساڵی تریش چاوەڕێین من هەتا بزانین ئایا بەغدا حەلی دەکا یان حەلی ناکات. ئەمە زۆر تەبیعیە ئێمە ئەوە بڵێین کە پێشمەرگە ناکشێتەوە لەو شوێنانەوە، چونکە سیقەی حەلکردنی کێشەکانمان نییە لەگەڵ بەغدا، ئەو سیقەیەمان نییە. 11 ساڵە ئێمە چاوەڕێی بەغدا بین بۆ حەلی مشکلەیە، بزەڵت ئەمە نزیکەی 12 ساڵ زیاترە. چیان کردووە لەم 12 ساڵە بۆ حەل هەتا ئێمە بڵێن 12 ساڵی تر دەبێ ئێمە ڕابوەستین. دوای ئەوە لەو شوێنانەی کە پێشمەرگە لێین خۆ بەس کوردی نەپاراستووە، پێشمەرگە عەرەبی پاراستووە، کوردی پاراستووە، تورکمانی پاراستووە، هەموو لانەکانی پاراستووە. مەسەلەی کشانەوەی
هێزەکانی پێشمەرگە من تەسەور دەکەم دەبێ خۆیان ئەو داوایە بە هیچ شێوەیەک نەکەن چونکە وجودی پێشمەرگە لەو شوێنانە پاراستنە بۆ هەموو پێکهاتەکانی تر و بەعکسەوە نەک تەنها نابێ داوای ئەوە بکرێت بکشێتەوە بەعکسەوە بەخدا پێویستە یارمەتی و هاوکاری یەکجار زۆری پێشمەرگەش بداتن بۆ مانەوەیان لەو سنوورانە. ئێمە بە هیچ جۆرێک بیر لەوە ناکەینەوە سوپا بەکاربێنین بۆ دەرکردنی پێشمەرگە چونکە بەکارهێنانی سوپا هیچ کاتێک کێشەکانی چارەسەر نەکردووە. تەنانەت لە سەردەمی سەدامیش کە سوپای عێراق زۆر بەهێز بوو. ئەو کات گەنجە کوردەکانیش جەنگاوەری باش بوون. بەڵام ئەمڕۆ نەگەنجەکانی گەلی کورد وەک جاران توانای شەڕیان هەیە، نەدەوڵەتی عێراقیش توانای شەڕکردنی هەیە. ئەوە شتێکی باشە کە پاشخانێک نەماوە لە ڕێگایەوە شەڕی پێ بکرێت. ئەوە شتێکی باشە. دەبێت هەمومان خۆمان لەوە دوور بخەینەوە کە بە شەڕکێشەکانمان چارەسەر بکەین. بەڵکو بابەتەکان لە نێوان ئێمە و براکوردەکان بە دیالۆگ چارەسەر دەبن و هیوادارم هەردوو لا واقعی بن بۆ ئەوە بگەین بە چارەسەر. بەڵام دەرکردنی حکم و مەرجی پێشوەختە کە پێشمەرگە ناکشێتەوە هەتا ڕیفراندۆم لە کەرکووک ئەنجام نەدرێت مای قوڵکردن نیە. پێویستە پێشمەرگە لەو ناوچانە بکشێتەوە کە داگیری کردوون. پێویستە ئەو ناوچانەی لە دەستی داعش ڕزگاری کردوون تەسلیمی سوپایی عێراقیان بکات. هەموو کێشەکانی دیکە لە ڕێگای دیالۆگەوە چارەسەر دەکرێن. فکرەی داعش فکرەی شۆڤینیەکانی عەرەبە لەگەڵ تونتراوەکانی ئیسلامی ئەمان هەردووکی تێکەڵ بوون شتێک دروست بوونەوەی داعشە. ئەمە حقیقەتی داعش ئەمەیە و داعش نەک تەنها دەرفەت یان دەستکەوت نەبووە بۆ هەموو عێراق و بۆ کوردیش بە تایبەتی حقیقەت بەعکسەوە داعش بوو بە سەبەبی ئەوەی لە زۆر شتەوە پرۆژەکانی ئێمەی ڕاگرت چ لە ڕووی ئاوپوریەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی سیاسیەوە. من داعش وەکو ئێستا و ئەو کاتەشی کە هاتن وەکو هەڕەشەیەک بۆ سەر هەرێمی کوردستان هەڕەشەیەک بۆ ئینسانیەت لە هەموو شوێنێک. ئەوەی ئەمڕۆ ئێمە دەیکەین ئەوەی کە پێشمەرگەکانی ئێمە دەیکەن ئەوەی کە ملەتی ئێمە دەیکات شەڕێکە لە جیاتی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئێمە دەیکەین. ئەوەی ئێمە لە بەرەکانی پێشەوەی دژایەتی درەندەترین شەڕ دەکەین لەگەڵ درەندەترین منەظەمەی ئێرهابی کە تەهدیدە بۆ هەموو ئینسانێک لە هەموو شوێنێک بۆ ئەوروپا تەهدیدە بۆ ئەمریکا تەهدیدە و ئێمە لە هەرێمی کوردستان ئەو شەرەفەمان هەیە کە پێشمەرگەکانمان بە خوێنی خۆیان بەرگری دەکەن و خەبات دەکەن شەو و نخونی دەکەن بۆ ئەوەی ئینسانیەت بپارێزرێ نەمەسەلە تەنها مەوزوع کوردە بۆ پاراستنی ئینسانیەتە. کەواتە مەسەلەی کۆنتڕۆلکردنی کەرکووک ئێمە لەسەر داوای بەغدا کردومانە و حاڵەتێکی وا هاتە پێش کە ئەگەر پێشمەرگە نەچووبا بۆ کەرکووک احتیمالە ترۆریستان کەرکووکیان بگرتبا و پێشمەرگە هەر لەبەرەوە چووتە. ئەوە ڕوونەکە کەرکووک کلیلی ئاشتیە و کلیلی شەڕیشە لە عێراق. هەر سیاسیەک بیر لە شەڕ بکاتەوە لە نێوان عەرەب و کورد هەڵەیەکی گەورە دەکات. ئەوە کەم تەرخەمی گەورە دەبێت بەرامبەر بە ئایندەی گەلەکەی. هەموو کێشەکان لە نێوان گەلی کورد و گەلی عەرەبدا لە نێوان سەرکردەکانی عەرەب و کووردا بە دیالۆگ چارەسەر دەکرێن. هەر چارەسەرێکی دیکە جگە لە چارەسەری ئاشتیانە و چارەسەری لۆژیکی و ئەقلانی دەبێت هۆی زیانێکی گەورە بۆ هەردوو لایەنی کورد و عەرەب. لە هەمان کاتدا ئێستا ئاراستەیەک هەیە بۆ جیاکردنەوەی هەرێمی کوردستان. بۆ ئەوەی هەرێمی کوردستان جیاوێتەوە پێویستی بە پێگەیەکی ئابووریە.
ئەوان باوەڕیان وایە کەرکووک پێگەیەکی ئابووری باشە بۆ ئەو دەوڵەتەی کە لە داهاتوودا دەیانەوێت دروستی بکەن. بۆیە دەیانەوێت کەرکووک بەهرێمەوە بلکێنن. لەبەر ئەوە نییە کە کەرکووکیان خۆش دەوێت یان خەڵکی کەرکووکیان خۆش دەوێت. بەڵکو لەبەر ئەوەیە ئەگەر لە ئایندەدا دەوڵەتێکی کوردیدا بمەزرێنن دەیانەوێت نەوتی کەرکووک ببێتە بنەمای ئابووری ئەو دەوڵەتە. بەڵام ئەو بابەتانە کاریگەری بۆ سەر ڕۆڵەکانی کەرکووک دەبێتە هۆی دروستبوونی کێشە و ململانێ لە ناو خەڵکی کەرکووکدا. لە بەرژەوەندی خەڵکی کەرکووکدایە واز لە ململانەی سیاسی بێنن. جا سەرچاوەکەی لەلایەن بەغداوە بێت یان لە کوردستان. بیر لە داهاتوویە بکەنەوە کە تێیدا بە ئاشتیانە لە ناو کەرکووک بژین. جا بکرێتە پارێزگایەکی تایبەتمەند یان هەرێمێکی تایبەتمەند. چونکە ململانەی سیاسی جا سەر بە بەغدا بێت یان هەرێمی کوردستان ماندووتان دەکات. هەوڵ بدەن پارێزگایەک یان هەرێمێکی گەشەکردوو لە ڕووی ئابووریەوە دروست بکەن و دوور بێت لە ململانەی سیاسی و نەتەوەیی. بڕوام وانە کێشەیەکی ڕاستەقینە لە نێوان کورد و عەرەب و تورکمان هەبێت. ماوەیەکی زۆر پێکەوە ژیاون و پەیوەندی لە نێوانیاندا هەر هەبووە. لەبەرەوە دەتوانن پێکەوە بژین، بەڵام سەرقاڵبوونیان بە ناکۆکی و مزایدەی سیاسی کوردستان و بەغدا کێشەکەیان قوڵتر دەکاتەوە. مەسەلەی کەرکووک چییە؟ کەرکووک سەمبولی چەوسانەوەی ملەتی کوردە. برینێکە لە جەستەی ئەم ملەتە دەمێنێتەوە هەتا ماوەیەکی زۆر درێژیش. و شۆڕشەکانی تری بڵێن پێشتریش کێشەی گەورەی ئێمە لەگەڵ حکوومەتی مەرکەز مەسەلەی کەرکووک بوو. بە دوو بۆچوونی جیاواز. ئێمە کەرکووک نۆبینین وەکو ئەوەی کە چونکە نەوتی لێیە لەبەر ئەوە کورد دەیەوێت کەرکووک کۆنتڕۆڵ بکات. ئەگەر ئێمە باسی نەوت بکەین، نەوت لە هەموو کوردستان هەیە، لە هەموو شوێنەکانی کوردستان ئەمڕۆ نەوتمان هەیە. کەواتە کێشەی مەسەلەی کەرکووک هیچ پەیوەندیەکی بە مەسەلەی ئابووری و کە مەسەلەی نەوتەوە نییە. ئەوەی کەرکووک لە مەسەلەی کەرکووک مەسەلەی بێعەدالەتیە دژی ملەتێک و ئیسراری ئێمە لەسەر ئەوەی کە دەبێت وەزعی کەرکووک چارەسەر بکرێت بە هیچ شێوەیەک بۆ ناگەڕێتەوە بۆ بابەتی ئابووری. کەرکووک دیسانە و من دەڵێم سەمبولی بێعەدالەتیە دژی ملەتێک کە کراوە. هیچ پەیوەندێکی بە مەسەلەی نەوتەوە نییە. و بەغدا پێی خۆش بێ یان پێی ناخۆش بێ، خاکی کەرکووک بەشێکە لە کوردستان و ئەمە هەموو بڵێن وەسائقی تاریخیش ئەمەیان سەلماندووە. کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکاتن کە ئەمە بەشە. نقطەی تر دەمێنێتەوە چۆنیەتی ئیدارەکردنی کەرکووک. ئەمە مەوزوعێکە ئێمە پێمان وایە دەتوانین لەگەڵ پێکهاتەکانی تری کەرکووک ئێمە بگەینە ئەنجامێکی باش. ئێمە دەزانین لە کەرکووک جگە لە کورد ئێمە تورکمانمان هەیە، عەرەبمان هەیە، مەسیحیمان هەیە و مەسیریشمان یەک مەسیرە. و چۆنیەتی ئیدارەکردنی کەرکووک ئەوە شتێکە یەکەم دەبێت پێکهاتەکانی ناو کەرکووک خۆیان بڕیار لەسەر بدەن. کەواتە دوو شت ئێمە لە یەکتر جیا دەکەینەوە. چۆنیەتی ئیدارەکردنی ئەو کەرکووک لەگەڵ مەسەلەی خاکەکەی. لە مەسەلەی خاکەکەی نۆکرێتن. ینی بەشێکە لە کوردستان و بەشێکیش لە کوردستان دەمێنێتەوە. ئیدارەی ئەم شارە چۆن دەکرێت؟ بە هەرێمێکی سەربەخۆ دەکرێت، خۆیان پێک دێن. من تەسەور ناکەم بەڕاستی ئەوە لەلایەن ئێمەوەوە لە نەتیجەدا ببێتە کێشەیەکی ئەوەندە گەورە، هەرچەندە هەتا ئێستا بەڕەسمی ئێمە قسەمان لەسەر ئەم بابەتە نەکردووە، بەڵام بە بۆچوونی خۆم ئەمە نابێتە کێشە. نەوت سوودێکی بۆ کەرکووک نەبووە.
نەوت هەموو عێراقی بەخێو کردووە لە کەرکووک پێشەوەی بەسرەوە ئەو شوێنانە هەبێ لە ساڵەکانی شەڕی عێراق و ئێرانە نەوتی خواروی عێراق بە هیچ شێوەیەک نەدەرئهێنرا نە ئەنێرایە دەرەوە لەبەر ئەوەی ڕێگە نەبوو نەوتی کەرکووک بۆ معلوماتی ئێوە لە کاتی شەڕی عێراق و ئێرانە دەرهێنانی نەوت لە شەریکەی نەفتی شیمالەوە گەیشتە 1,400,000 بەرمیل لەبەر ئەوەی ئەوەندە بە هێز و بە قووەت ومانە ئیستیعمالیان کرد وای لێ هات گەیشتە 300,000 بەرمیل کەمتر لەم ساڵی ڕابردوودا. ئێمە تەنها 2 ساڵ سوودمان لە نەوتی کەرکووک وەرگرتووە ئەیش بە شێوەیەکی زۆر زۆر کەم لە سەتا یەکی کەمتری ئەو نەوتەی لە کەرکووک دەرهێنراوە وەکو پێترۆلۆلا دراوە بە ئێمە. ئێمە لە سەتا 40 عەرزەکەمان ئەمڕۆ محەڕەماتی نەوتیە یعنی ناتوانانی هیچ کارێکی لێ بکەیت چکە بۆ نەوت دانراوە. ئێمە ژینگەکەمان نەخۆشیێکی زۆر هەیە بە تایبەتی هیسی و تەنگە نەفەسی و ئەو نەخۆشیانە جگە لە نەخۆشی تر سەبەبەکەی ئەم خراپبوونی ژینگەیە لەبەر کاروباری نوتی. بۆیە ئێمە بەڕاستی لەگەڵ ئەنجومەنی پارێزگاش ئێمە بەنیازین لەسەر ئەم مەوزوعە بێدەنگ نەبین و بەدیلمانە بێ ئەگەر بێت و ئەم ئێهمالەی کەوا لە بەغداوە ئەکرێت دەربارەی کەرکووک و بێبەشکردنی کەرکووک لەو نەوتەی کە لە کەرکووک دەرەچێ ئەو غازێک کە لە کەرکووک هەیە ئێمە بێدەنگ نابین و مەجبور ئەبین ئێمە کارێکی بەرامبەر بکەین و خەڵکی کەرکووکیش پشتیوانمان لەوەیە. دوای ڕووخانەی سەدام تورکمان ئەو دەستکەوتانەی بەدەستی هێناون زۆر کەمن. ئێمە دەمانەوێت هەموو مافەکانی خۆمان وەک هەموو میلەتانی دی بەدەست بهێنین. بۆ نمونە کورد پشکی هەیە لە نەوت لە پەرلەمان کورسی زۆرە بەڵام تورکمان هیچی وای نییە. لە پەرلەمان 1 یان 2 کورسی بەدەست دەهێنین بەڵام کورد زۆری هەیە. ئێمەش دەمانەوێت وەک کورد بەشمان هەبێت. کە سەدام بڕخوا ئیتر ئێمە هەموو کەوت بەرەو کەرکووک ڕۆیشتین لەگەڵ خەڵکەکانی ترا کە گەیشتینە ناو کەرکووک یعنی بڕوام ناکرد کەرکووک ڕزگار بووە بڕوام ناکرد سەدام شڕخواوە. من هەموو ڕۆژێ لە کاتی تەرحیلە خەوم بەوە ئەبینی ڕۆژێ ببینم ڕۆژێ ببێم لە کەرکووک بەبێ ترس بژێم. ئیتر کە کەرکووک ڕزگار بوو سەدام ڕووخا هەستم بە خۆشیەکی زۆر کرد لە خۆشییا گریام چونکم ئەوەم هاتە بیر کە ڕەوف لە ناومانە نییە ڕەوف ئەم ڕۆژانەی نەبینی چونکم ڕەوف و دایکم و خوشکم لەگەڵ باوکمە لە هەموو کەس زیاتر حەزیانەکرد ئەم ڕۆژە ببینی بەڵام بەداخەوە نەیان بینی. کە لەگەڵ خەڵکە هاتینە کەرکووک ئێمە یعنی لە خۆشیە نەوەزانی چی بکەم لە خۆشیە شێت بووم ئەگریام ئەم گوت خۆزگە ڕەوفش ئاوا لەگەڵمان نابووایە ئەم خۆشیەی بدایە کە بیبیانە سەدام و خاوە و کەرکووکش ڕزگار بووە. ئەمە خەونی ڕەو بوو بەڵام خەونی هەموو ملەتێکی کورد بوو خەونی هەموو زوڵم لێکراوێک بوو. ئیتر ئێمە زۆر زۆر پێمان خۆش لە خۆشیە نەمانزانی چی بکەین کە ئەم خوێنمەژە ئەم سەدامە ڕووخا ڕزگار بووین.
نەک من ڕزگار بم هەموو ملەتی کورد ڕزگار بوو لە دەستی ئەو زاڵمە. ئێمە لێرە خەڵکی کەرکووک ئێمە دایمە وتومانە ئێمە هیچ کێشەمان نییە ئایا بەغا بێ یان هەرێمی کوردستان بێ هەموو لایەک کە ئەڵێن مەسەلەن ئەڵێن ئایا کەرکووک کوردستانیان کەرکووک عەرەبیان کەرکووک تورکمانیە گە ئێمە بتوانین بڵێن تەقەبولی یەکتری بکەین بۆ جیاوازیەکانی یەکتریمان ئەبێ خەڵکی کەرکووک خۆی قەراری لێ بدا کەرکووک ئەبێتە چلایەک ئایا کەرکووک ئەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئایا کەرکووک ئەبێتە هەرێمێکی سەربەخۆ یان ئەوێ کەرکووک ببێتە پارت لەگەڵ بەغایە جووت بێ. قەڵبەکانە چەند درێژ بێ ڕوو لە کوردستانەکەمی خۆم من نایدەم بە دوژمن خان و بارودانەکەم کەی ئەبێ چاوم ببینێ خەو لە چاو بێزار بکەم بانگەوازکەم وا هونەر هێشتم لە کوردی شارەکەم کەی ئەبێ چاوم ببینێ خەو لە چاو داوای بووی شەکەم ئێوە مڕادەت بەس بەیانی کۆنسرتێکمان هەیە لەسەر ئاشتیە کەرکووک بانگوازی بەرەو ئاشتی اینجا هەموو چین و جۆرەکانی کەرکووک ئامادە بن گۆرانیەکان بە کوردی بە عەرەبی بە تورکمانیە پێم خۆشە ئێوەش وەکو خێزانی ئامادە بن باشە هاتن بۆ هەمووانە دا ئەو ئینسانانەی کە دڵسۆزن کە خەڵکی شاری کەرکووکن دەیداین چاوەڕتانەکەی دەی بۆ خۆشەتوان جلی کوردیش لەبەرکەن هەموو یەکگرن تا بە ئاسانی دروشتی کردەوەی نوێ هەڵگرن پێشڕەوانی کورد دەبێ ئەمڕۆ هەر هەموو یەکگرن تا بە ئاسانی دروشتی کردەوەی ئێمە کەرکووک حەزەکەین لەگەڵ کوردستانە بین ئەگەر لەگەڵ کوردستان ئێمە ژیانەتر ئەبینە سەر بەڵام هاچ شتێک بە ئاژاوە نابێ هەموو شتێک بە سلمی حەل بێ لەبەرەوەی ئێمە کەرکووک بچێتە سەر حکومەتی کوردستان ئینشاءالله. کەرکووک شارێکی ئاشپێکەوە ژیانە کورد و عارەب و تورکمان شتەیە بەڵام ئەوێ بگەڕێتە سەر هەرێمی کوردستان بۆی لەبەرەوەی ناوچەیەکی کوردستانیە تەنازلش بۆ کەسیش ناکەین سنووری ئێمە تا حەمرینە. من پێم وایە کەرکووک سەر هەرێمی کوردستان زۆر باشترە زۆر باشە بێ ئەو کاتە ئێمە بەڕاستی زۆربەی خەڵکی کەرکووک کووردە هەمانم کوردستانین بچینەوە سەر هەرێمی کوردستان گەلێ باشترە عەرەبەکەش حەزەکە و تورکمانەکەش حەزەکە چکە لە ئیسفادەمان نەکرد لەسەر مەرکەزێتی بەغا هیچ ئیسفادەیەکمان نەکردەوە چەند ساڵە لە 2023 پرۆسەی ئازادی لە کەرکووک کراوە چیمان بکراوە ئەوە شارە بینی کاولە. دەمانەوێت کەرکووک لەگەڵ هەرێمی کوردستان بێت. سوپاس بۆخوا ئێمە لە سای پێشمەرگەوە دڵخۆشین لە کەرکووک کە نەیان هێشتا ئەش بگاتە ئێرە ئێمە سوودێکمان لە بەغدا نەبینیوە بۆیە دەمانەوێت کەرکووک لەگەڵ کوردستان بێت. ئێمە حەز دەکەین کەرکووک لەگەڵ هەرێمی کوردستان بێت چونکە ئەگەر لەگەڵ هەرێمی کوردستان بێت کەرکووک پارێزراو دەبێت بەڵام ئەگەر لەگەڵ بەغدا بین سەقامگیری تێدا کەم دەبێت. ئێمە زۆر سوپاسی پێشمەرگە دەکەین کە ئێرەیان پاراستووە چونکە ئەگەر پێشمەرگە نەبووایە کەرکووکی ژۆک و تکریت و ڕوومادی و مووسڵی بەسەردات بەخێر بێن و سوپاستان دەکەین. ئێمە بە هیچ جۆرێک ڕازی نابین کەرکووک بچێتەوە سەر هەرێمی کوردستان. کەرکووک عێراقیە و ئێمەش عێراقین دەبێت لەگەڵ عێراقدا بمێنینەوە.
هەڵبەتە ئەمە یەکێک لەو سیاسەتانە بووە کە دروستکردنی گەڕەکی تازە لە کەرکووکە وەکو گەڕێکی واحد حوزەیران وەکو گەڕێکی ئەوەی پێڵێن ئەلفێندار ئەم شوێنانە ئەمانە هەمووی دروست کرد بوو تەنها بەوەی عەرەب بێتە ناوی ئەو کاتەش کورد بۆی نەبوو خانوو دروستکە بۆی نەبوو خانووی چاکە بۆی نەبوو لە شوێنێکە و بڕاتە شوێنێک ئەگەر بێت و ڕژێمەکە ڕازی نەبێ بۆیە ئێمە بەڕاستی یەکێک لەو شتانی کە ملاحەزەمان کرد لە کاتی هاتنمان بۆ ئێرە کە ئێمە کەرکووک بە کوردستان بزانین ئەبێ لە هەموو شوێنێکی کەرکووک هەموو خەڵکی کەرکووک حەقی هەبێ لێی بژێ بە بێترس و بە ئاسوودەیی هەر ئەوەشە ئێمە لە پلانەکانمانە دامان ناوەکەوە بینایی پارێزگای کەرکووک ئەنجومەنیش و ئیدارەش ئەچێتە ڕێگای بەغدا خستەخانەی تازە لە خوارەوە لەوێکراوە ئەمە وا ئەکات لەمە دووە تێکەڵبوون زیاتر هەبێ و بە تایبەتی کورد و تورکمانیش بتوانن بچنە ئەو شوێنانەی کە زۆرینەی عەرەبە و بەهمە هەمان شێوەش عەرەبی ڕەسەنی کەرکووک بتوانێت بێت لە ڕەحیماوا بژێت لە شۆڕیجە بژێت لە شوێنی تر بژێ و ئێستا تا حەدێک ئەو جۆرە تێکەڵبوونە دەستی پێکردووە. کاکەگیان ئەم کۆرسێتە کارێکی باشە تەنها بۆ ئەو کەسانەی لەم کۆرسێتە ئیش دەکەن بەڵام تۆ وا لێزانی ئەم کۆرسێتە ئاشتی دروستەکە وەڵا ئەمە گاڵتە جاریە. سەدام حوسێن هەزاران کەسی ئەدام کرد هەزاران کەسی دەربەدەر کرد هەزاران کەسی کوشت ئاشتی دروست نابێ ئەگە بەغدا حەقی کورد نەدات. ديسركم ديرو يلا صعد ديسركم يلا دي بوك احيانا يصيب الهوى احيانا ويخيب احيانا احيانا يصيب الهوى لكن يخيب احيانا شتێکی لەوە خۆشتر نییە گردبوونەوەیەکی زۆر خۆشە گردبوونەوەیەکی برایەنە و ڕێزدارە مرۆڤ هیواخوازە کە لەگەڵ ئەو جۆرە خەڵکە تێکەڵ بێت هەرچەند دێمە هاوڕێی زۆرمان هەیە لەو جۆرە خەڵکە بەڵام هەتا زیاتر خەڵک بناسیت هێشتا باشترە يا زين يا ابو خدي وردي يا زين يا زين يا زين يا زين يا ابو خدي وردي نزع دوب الحمار ولبس وردي يا زين يا زين دخيلك يا امير الحب دخيلك يا امير الحب محافظة كركوك محافظة اقتصادية پارێزگای کەرکووک سەرچاوێکی داراییە بۆ هەموو عێراق هیوادارم کەرکووک نەچێتە سەر هەرێمی کوردستان هەروەک پێشتر بەڵێنماندا بوو کەرکووک وەک مەڵبەندێکی ئابووری عێراق بمینێتەوە تبقى كركوك اقتصادية لكل العراقيين صياد السمك اصيد لي غنية قلبي بشادك من گوتم بە هیچ شێوێک ناڕازی نابم لەوەی کەرکووک بچێتە سەر هەرێمی کوردستان ئێمە هاوڵاتێکی یاساین و سەفەر بۆ دووەک و هەولێر و سلێمانی دەکەین وەگەر هەرێمی کوردستان جیاوازی لە نێوان ئێمە و خەڵکی هەرێمدا نەکات بۆچی نا
با کەرکووک بچێتە سەر هەرێمی کوردستان. ئێستا لە کەرکووک ئارامی هەیە، من ئارامیم دەوێ ئەگەر لێرە بێ یاخود لەوێ، بەڵام ئەمە پرسێکی سیاسیە، زانیاریم لەسەری نییە. من دەمەوێت کەرکووک بەم شێوەی ئێستا بمێنێتەوە. خەڵکی کورد ئەڵێن کەرکووک بەشێکە لە کوردستان، ئێمەش باوەڕمان بەوە هەیە و ئەبێ بچێتەوە سەر هەرێمی کوردستان. وەکو پێشتر باسم کرد، ئەبێ بە تایبەتمەندی خۆی بچێتەوە سەر هەرێم و بە پشتیوانی پێکاتەکانی تریش. کەرکووک بە شەڕ بە زۆر نایێتەوە سەر هەرێمی کوردستان. ئەو وەختە هەموو کوردستان پێی تێکەچێت، نەک تەنها کەرکووک. ئێستا هەموو کەس پشتیوانی پێشمەرگاکە، هەموو کەس پشتیوانی ئاسایشەکە. باوەڕت هەبێ کە خەڵکی تر هەبووە پێشتر هاتوونەتە لای ئێمە، یعنی بەوانە دانراون کەوا دۆستی کورد نین لە نەتەوەی تر. ئەمڕۆ دێن خۆیان ئەخبارمان بۆ ئەهێنن لەسەر خەڵکە خراپەکان کە یانوێ کاری خراپ لە کەرکووک بکەن. لەبەر ئەوە من ئایندەی کەرکووک بە باشە زانم و گەشت بینم لە ئایندەی کەرکووک. کەرکووک بریتیە لە پارێزگا و شارێکی عێراقی کە عەرەب و کورد و تورکمان و مەسیحی تێدا دەژین. سەر بە هیچ هەرێمێک نابێت، بەڵکو تایبەتمەندیەکی تایبەتی خۆی هەیە. هەر بیرکردنەوەیەک لە دەرەوەی ئەم بۆچوونە دەبێتە هۆکاری ڕوودانی کێشە. بۆیە دەبێت هەمووان خۆیان لەوە بە دوور بگرن. نەدەوڵەتەکانی ناوچەکە ڕێگە دەدەن کەرکووک بخرێتە سەر هیچ هەرێمێک، نەڕەوشی ناوخۆش ڕێگە بەوە دەدات کەرکووک بخرێتە سەر هیچ هەرێمێک. دەکرێت کەرکووک بە تەنیا بکرێتە هەرێمێک کە هەموو ئەو پێکاتانەی تێدا بژین، بەڵام سەر بە عێراق دەبێت. ئێمە دووە ڕۆژی کەرکووک زۆر بە درەوشەوەی دەبین. ئێمە وا دەبینم لە نەتیجەدا لەگەڵ ئەو پێکەوتانی کە لەناو کەرکووکین دەگەینە حەل و دەبینم بەوەی کە خاڵکەکەی بەشێکە لە هەرێمی کوردستان و ئایندەیەکی زۆر خۆشیش بۆ هەموو ئەو پێکهاتانە دەبینم ئەوانەی کە لە کەرکووک پێکەوە دەژین. معاناتی ئەو خەڵکە هەر یەک لەوانە چیرۆکێکە، داستانێکە لە نەخۆشی و لە نەهامەتی و لە بەدبەختی. و من پێم وایە ئەمڕۆ ئێمە سەرەتایەک دەبینیم بۆ کۆتایی هێنان بەو ناخۆشیانە بۆ هەموو ئەو پێکهاتانەی کە لە کەرکووک. صادرخ بوقلي أنتي والخضا أخضا قرسلي من خشة زانا يا خليتي قرسلي ناطرق عينك كل بدي بقلبي إيمان قولي خوبي
باشە.